سەرۆک کۆماری عێراق گەیشتە هەولێر و سەرۆکی هەرێم پێشوازی لێکرد و بڕیارە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی هەرێم کۆ ببێتەوە. دەنگۆی خۆ کاندیدکردنی یەکێک لە دەستگیرکراوانی بادینان بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق ڕەت کرایەوە. تورکیا دەیەوێت جارێکی تر هێرش بکاتەوە سەر ڕۆژاوای کوردستان. ساڵتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرۆک کۆماری عێراق گەیشتە هەولێر و بڕیارە لەگەڵ سەرکردە و لایەنە سیاسیەکانی هەرێمدا کۆ ببێتەوە. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق با سەردانێک گەیشتە هەولێر و لەلایەن نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا. بە گوێرەی زانیاریەکانی شارپرێس سەرۆک کۆمار چاوی بە سەرکردە و کەسایەتی و بەرپرسی لایەنەکانی دەرەوەی حکوومەتیش دەکەوێت. بە وتەی سەرچاوەیە کە بۆ شارپرێس قسەی کرد ئامانجی ئەو دیدار و گفتوگۆیانەی سەرۆک کۆماری عێراق جگە لە گۆڕینەوەی بیرروڕا هاوکات زەمینە خۆشکردنیش دەبێت بۆ ئەوەی دۆخەکە ئارام بکرێتەوە و ئامادەسازی بکرێت بۆ هەماهەنگی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەگەری هەر مەترسیەک لەسەر ناوچەکە و عێراق و هەرێم. لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان داوای کرد پاڵاوگە یاساییەکانی هەرێم بۆ دابینکردنی پێداویستەکانی ناوخۆ بکەونەوە کار. لە یاداشتێکدا کە سەرۆکی لیژنەکە داوای کردووە ئاراستەی ئەنجومەنی نەوت و گازی هەرێمی کوردستان بکرێت بەهۆی گرانی نرخ و خراپی کوالێتی بەنزین و گازوایل، داوای کردووە پاڵاوگە یاساییەکانی هەرێم بۆ دابینکردنی پێداویستەکانی ناوخۆ بکەونە کار. هەر لە یاداشتەکەدا هۆکاری ئەو پێشنیازە خراوەتە ڕوو. باس لەوە کراوە پاڵاوگە یاساییەکان بەرهەمی نەوتی بە کوالیتیەکی باش بۆ هاوڵاتیان دابین دەکەن و مەترسی ژینگەیی کەم دەکاتەوە. هاوکات نرخی بەرهەمی نەوتی دادەبەزێت و ڕێگا لە چوونە دەرەوەی سەدان ملیۆن دۆلاری کوردستان دەگرێت و لە ڕووی داهاتیشەوە حکوومەتی هەرێم سوودمەند دەبێت. بەو پێی بەرهەمە نەوتیەکان داهاتیان زیاترە لەوەی وەک نەوتی خاو بفرۆشرێت. ماوەیەکە نرخی سوتەمەنی بەگشتی و بەنزین بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە بە جۆرێک کە نرخی 1 لیتر بەنزین نزیکەی 50 دینار زیادی کردووە. کەسوکاری یەکێک لە سزادراوانی بادینان دەنگۆی خۆ کاندیدکردنی کوڕەکەیان بۆ هەڵبژاردننی داهاتوو ڕەت کردەوە. لە ڕاگەیەندراوێکدا کەسوکار و بنەماڵی شڤان سەعید کە یەکێکە لە سزادراوانی بادینان هەواڵ و دەنگۆی خۆ کاندیدکردنی کوڕەکەیان لە زیندانەوە بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق لەلایەن هاوپەیمانی نیشتیمانیەوە ڕەت کردەوە و ڕایانگەیان. شڤان هیچ پەیوەندیەکی بەو لایەنەوە نییە. ئاماژەیان بۆ ئەوەش کردووە شڤان کە زیاتر لە 6 مانگە ڕفێنراوە و وەک خۆیان دەڵێن لە دادگایەکی نادادپەروەردا سزای 6 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. ئەو هەنگاوە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی ئەو نییە. لا چەند ڕۆژی ڕابردوودا هاوپەیمانی نیشتیمانی ڕایگەیاندبوو لەگەڵ مامۆستا شڤان قسەیان کردووە و ڕازی بووە لەسەر خۆ کاندیدکردنی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. تورکیا دەیەوێت جارێکی تر هێرش بکاتەوە سەر ڕۆژ ئاوای کوردستان. بە گوێرەی ئاژانسی هەواڵی بلومبێرگ وەک کاردانەوەیەک بەرامبەر بە دانانی ئەمریکا با کۆمەڵکژی ئەرمەنیەکان حکوومەتی تورکیا لە نامەیەکدا بۆ بەرپرسانی ئەمریکا ئاشکرای کردووە دەیەوێت ڕێکەوتنامەیەکی بەرگری و ئابووری هاوبەش لەگەڵ ئەمریکا هەڵپەسێرێت کە لە ساڵی 1970ەوە لە نێوانیاندا واژوو کراوە. ئاژانسە ئەمریکیەکە بە پشتبەستن بە لێدوانی بەرپرسێکی باڵای تورکی باسی لەوەش کردووە. تورکیا لە چوارچەوەی کاردانەوەکان بەرامبەر بەو کارەی ئەمریکا نیازی ئەوەشی هەیە پرۆسەی سەربازی بۆ سەر هێزە کوردی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژئاوای کوردستان ئەنجام بدات و پشتیوانیەکانی بۆ ئازربایجان لە دژی ئەرمینیا فراوانتر بکات. پێشتریش ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بەهۆی گرژبوونی پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکاوە هەڕەشەی ئەوەی کردبوو ئەمریکا بێبەش دەکات لە بەکارهێنانی وێزگەی ڕاداری کوریجیک کە بۆ سیستمە بەرگریەکانی ناتۆ گرنگە لەگەڵ بێبەشکردنی واشنگتن لە بەکارهێنانی بنکەی ئاسمانی ئینچەرلیک کە نزیکە لە سووریا و بەشێک لە بۆمبە ناوەکیەکانی ئەمریکای تێدا هەڵگیراوە. سەرەڕای ئاڵۆزی و گرژیا دیبلۆماتیەکانی نێوانیان سعودیا پەیامێکی ئەرێنی بۆ کۆماری ئیسلامی ئێران دەنێرێت. لە نوێترین پەیامیدا محەممەد بن سلمان شازادەی جێنشینی سعودیا ڕایگەیاند وڵاتەکەی لە هەندێک جموجۆڵی ئێران لە ناوچەکەدا نیگەرانن بەڵام هێشتا دەیانەوێت پەیوەندیەکی باشیان لەگەڵ ئەو وڵاتە هەبێت. شازادەی جێنشینی سعودیا دەژڵێت سعودیا بەرژەوەندی لە ئێران هەیە و ئێرانیش بەرژەوەندی لە سعودیا هەیە. محەممەد بن سلمان بە پێداگریەوە دەڵێت ئەوانیش وەک سعودیا دەیانەوێت پەیوەندیەکی باش و تایبەتیان لەگەڵ ئێراندا هەبێت. نزیکەی 5 ساڵە گرژی و لێدوانی تونند لە نێوان بەرپرسانی ئەو دوو وڵاتەدا هەیە و بەردەوام یەکتری بە هۆکاری گرژیەکان تۆمەتبار دەکەن. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.